لە چوارچێوەی کاردانەوەکانی حکوومەت و پەرلەمانی عێراق بەرامبەر بەڕێوەچوونی ڕیفراندۆمی هەرێمی کوردستان، ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە تازەترین هەنگاویدا داوای شایستەداراییەکانی کۆمپانیەکانی بواری پەیوەندی لە هەرێم دەکات. هاوکات هەوڵی پێداچوونەوەی گرێبەستی بەشێکی دیکە لەو کۆمپانیانەی بواری پەیوەندی دەکات کە پێشتر لەگەڵ هەرێمی کوردستان واژۆیان کردووە. لەو نێوەندەدا لیژنەی دارایی پەرلەمانی عێراق لە نووسراوێکدا کە کۆپێکی دەستپێیان کەوتووە، هەردوو دەستەی ڕاگەاندن و پەیوەندیەکان و دەستەی گشتی باجەکانی عێراقی ڕاستپاردووە بە وەرگرتنی سەرجەم شایستەداراییەکانی کۆمپانیای کۆڕەک تیلیکۆمی بواری پەیوەندیەکان لە هەرێمی کوردستان لە ماوەی 10 ڕۆژدا. هاوکات داوای کردووە لە بەرامبەر پێنەدانی شایستەداراییەکان لەلایەن کۆمپانیای کۆڕەکەوە دەستەی ڕاگەاندن و پەیوەندیەکان کارکردنی کۆمپانیەکە ڕابگرێت تا ئەو کاتەی سەرجەم مافەداراییەکانی ڕادەستی حکوومەتی عێراق دەکات. دەستەکە داواش لە کۆڕەک دەکات دەستەبەری مافی خاوەن پشکەکانی کۆمپانیاکە بکات، بە تایبەت ئەو خاوەن پشکانی عەرەب و بیانین. ئەم هەنگاوەی پەرلەمانی عێراق بەرامبەر کۆمپانیای کۆڕەک تیلیکۆم دوای ئەوە دێت کە پێشتر حکوومەتی عێراق چەند جارێک داوای پێدانی شایستەداراییەکانی لە کۆمپانیاکە کردووە، بەڵام کۆمپانیای ناوبراوپێدانی ئەو مافانەی بە حکوومەتی بەغداد ڕەت کردوتەوە. لە خاڵێکی دیکەی نووسراوەکەی پەرلەمانی عێراقدا هاتووە هەردوو وەزارەتی بەرگری و ناوخۆ و لیژنەکانی ئاسایشی نیشتیمانی و هەواڵگری سەرپشک کراون بە چاوخشانەوە بەو گرێبەسانەی هەریەک لە کۆمپانیەکانی سەنفۆنی بۆ پەیوەندیەکان و کۆمپانیای ئەیکی و بۆ خزمەتگوزاری ئەنتەرنێت و کۆمپانیای سەرد بۆ پەیوەندیەکان و ئەنتەرنێت و کۆمپانیای تالیا بۆ پەیوەندیەکان و تەکنەلۆژیای زانیاری لەگەڵ حکوومەتی هەرێم ئەنجامیانداوە. نووسراوەکەی ئەنجومەنی نوێنەران داواشی لە لیژنەی دارایی کردووە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان چاودێری جێبەجێکردنی و بڕیارانەی سەرەوە بکات. ئاماژەی بەوەش داوە بڕیارەکان لە بەرواری سێی ئەم مانگەوە دەکەونە بواری جێبەجێکردنەوە.